بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێ بێت وا دیارە بۆڕی پرۆژەی ئاوی فریاگوزاری خێرا هەولێر گەیشتە نێو گەڕەکەکانی شاری هەولێر وەکو لە دیمەنەکان دەبینن لە پشتەوەی مندا تیمەکانی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا کار دەکەن بۆ ئەوەی بۆڕیەکاتیا لە نێو گەڕەکەکاندا جێگیر بکەن. هەڵبەت ئێستا من لە گەڕەکی ڕۆشنبیریم بە جۆرەی زانیاریەکان کە من قسەم لەگەڵ تیمەکان کرد ئەوان باسییان لەوەی کرد ماوەی زیاتر لە 4 ڕۆژە 3 شۆفڵ و ئەفارە لە نێو گەڕەکی ڕۆشنبیری شاری هەولێردان بە شێوەی تیم کار دەکەن خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوەی کە شوێنەکان ئامادە بکەن ئەو شوێنانەی کە دواتر کۆمپانیاکە بۆڕی لەسەر شەقامی 120 مەتری هەولێر و هاوکات لە پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا دەهێنێت بۆ نێو گەڕەک و لە ئێستاوە ئامادەکاری تەواو دەکرێت و تیمەکان بە شێوەیەکی جیدی کار دەکەن. من لەو بارەوە دەمەوێت تەواوی زانیاریەکانتان پێ بدەم. هەڵبەت پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا پرۆژەیەکی بەرفراوانی حکوومەتی هەرێمی کوردستانە کار دەکات تا کۆتایی ساڵی 2026 کێشە و گرفتی نەبوونی و کەمی ئاو لە هەولێری پایتەخت نەهێڵێت و کۆتایی پێ بهێنێت. بۆ ئەم مەبەستەش لە ئێستاوە دەستی کردووە بە کارکردن بە جۆرەی زانیاریەکان کە من کەمێک لەمەوبەر گفتوگۆم لەگەڵ ڕابەر حوسێن بەڕێوبەری ئاوی هەولێر کرد ئەو ئاماژەی بەوەدا پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا بە شێوەیەکی گشتی لە 175 تەواو بووە کە ئەویان لەلایەن کۆمپانیایەکی تر بەڕێوە دەچێت. هەڵبەت دوو کۆمپانیا سەرپەرشتیان پرۆژەیە دەکەن. کۆمپانیایە کە سەرپەرشتی گشتی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا دەکات ئەو لە 175 کارەکانی تەواو کردووە و هاوکات کۆمپانیایەکی تر کاری تۆڕە لاوەچیەکان دەکات. کارکردن لە تۆڕە لاوەچیەکان بە جۆرەی زانیاریەکانی پایتەخت میدیا لە 120 تاکو 125 تەواو بووە و هاوکات من گفتوگۆم لەگەڵ بەڕێوبەری ڕابەر حوسێن بەڕێوبەری گشتی ئاوی هەولێر کرە و ئاماژەی بەوەدا لە ئێستادا تیمەکانیان لە سنووری 3 شارەوانی لە نێو هەولێر واتە لە سنووری هەریەکە لە شارەوانیەکانی 4 و 5 و 6 لە سنووری ئەو شارەوانیانە لە نێو ئەم گەڕەکانەدا تیمەکانی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکەن و ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیک هەرکە بۆڕی ئاوەکە ئەواتە ئاوهێنانەکە گەیشت ئەوان لێرەدا کۆی ئامادەکاریان کردووە زەویەکەیان هەڵکەندووە واوکات چەندین بۆڕیان داناوە بۆڕیەکانیان جێگیر دەکەن و بەم شێوەیە کە دەیبینن لە پشتەوەی من تەنیا لە نێو گەڕەکی ڕۆشنبیری زیاتر لە 3 ستافی جیاواسەنە کار دەکەن بۆ ئەوەی پرۆژەکە لە نزیکترین کاتدا تەواو بێت. ئەوەی کە بۆم باسکردن ئەو زانیاریانە بوو نوێترین زانیاریەکان بوو لەسەر پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر واتە بە شێوەیەکی گشتی دوو کۆمپانیا سەرپەرشتی پرۆژەکە دەکات. کۆمپانیای یەکەم کە سەرپەرشتی گشتی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر دەکات ئەویان بە لە 170 تا 75 کارەکانی خۆی تەواو کردووە. کۆمپانیایەکی تریش کە کاری تۆڕە لاوەچیەکان دەکات ئەو کارەکانی خۆی بە زیاتر لە 120ەوە تەواو کردووە. ئێستاکە لە نێو سنتەری شاری هەولێر لە سنووری هەر 3 شارەوانی 4 و 5 و 6 تیمەکان بەم شێوەیە کە لە پشتەوەی منەوە هەیە کار دەکەن بۆ ئەوەی هەر کاتێک بۆڕی ئاوەکە گەیژواتە ئاوەکە هێندرا ئەوان لێرەدا خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی بەبێبوونی هیچ کێشەیەک ڕاستە و خۆ دەست بە دابەشکردنی ئاو بکەن بەسەر گەڕەکەکانی هەولێر و ئەم پرۆژەیە بەرفراوانەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشبینی دەکرێت نەک پێشبینی دەکرێت خودی پلانەکە وایە لە کۆتایی ساڵی 2026 تەواو بێت و هاوکات کێشە و گرفتی نەبوونی ئاو لە هەولێری پایتەخت کۆتایی پێ بهێنێت. هەڵبەت کە ئێمە ئێستا لە نێو گەڕەکی ڕۆشنبیری داین لێرەدا تیمەکان بە شێوەیەکی جیدی کار دەکەن و هەموو ئامادەکاریەک دەکەن بۆ ئەوەی کۆی بربەستەکان ببڕن و تەواوی ئامادەکاریەکان بکەن لە هەر کاتێک کە ئاوەکە گەیشت ڕاستەوخۆ بەبێبوونی کێشەیەک دەست بە دابەشکردنی بکرێت. وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.